ئەوانە تەلەفۆنیان لەو مامم کردبوو بۆ بیان وەرە ئاماری دەگۆزینەوە ئێوارە بوو مامیشم چوو بوو کە چوو مامە بەنێتێکی سافەوە چوو سارێ پێ بوو مەرجێکی پێکەبی دەبلی پێ بوو چوە لایەن و دوای ئەوەت بوو کوشتیان گولیان لێدا دوای بردیان ئاخاری سوستادیان گوتیان مەیتەکەی بم بزرکەین دوای بزر نەبوو لەخوای گەورە بە زیاد بێ سیارەکەیان برد لە دیانی فرۆشتیان ساحیبەکەی تەلەفۆنی کرد لەسەر کۆڕەکەی داخرا بوو لەسەر زینی عینی ڕقم تەلەفۆنی کرد جوابمان داوە برێ کاکە گوتی سیارەکەم کڕێ و ئەمەش یەکسەر ئاسایشمەری ئاگادار کردو چوون سیارەکەیان کرد ساڵی چەند بوو 2019 هێشتی 2019 بەس ئەو کەیسیا هەر خایاندی ئەوانە کەیستیان لەسەر بوو کەیسکیان زۆر لەسەر بوو هەتا ئەو ماوەیە ئەو زە بڕیاری کۆتایی لە هەرچێکیان دەرچوو لە خوای گەورە بە زیاد بێ ئەمری ئەعدام و دوانیژم ئەبەدیان خوارد یەکەکیان ممتازەکە قاتیلەکە ئەو ئەمری ئەعدامی خوارد دوانیشیان ئیبراهیم و سەوسن مؤبەدیان خوارد هەتا هەتای